بەلای خی گەورە میهرەبان سڵاتان لەبێت بینەرانی ئەزیز و خۆشەویستی تاوەری تەندروستی سمارت خۆم بە خۆشحاڵ دەزانم لە بەرنمەیەکی دیکە و ئەڵلقەیەکی دیکە بێەوەی ئەزیز و خۆشەویست شاد بووینەوە جژنی ڕەمەزانتان پیرۆز بێت ئومێدەوارین جژنی بە دڵداچوونەوە و بە خۆداچوونەوە بەردەوامی بڕیارەکانی مانگی پیرۆزی ڕەمەزان بێ. ئازیزان بەرنمەکەمان جژنانەی سمارتە ئێمە ئەمڕۆ هاوڵاتیان و بەشێک لە کارمەندەکانی تاوەرەکەمان ئەدوێنین پرسیارە ناڕاستە ئەکەین وەڵام لە ئەوان و خەڵاتیش لە ئێمە بینەرمان بن. سڵاتان لەبێت جژنتان لە تۆش پیرۆز بێت. سلااو لێوەش بێت. زۆر سپاس دەکەم. مانگی ڕەمەزانتان چۆن بەسەر بێت؟ مانگێکی خۆش بوو بۆتان؟ وەڵای نەبووم الحەمدولله. تقریبا وەکو کەش و هەواکەی و ساڵ کەشواکی باشی بوو بۆ ڕۆژوانە. زەحمەت نەبوو لە چاو ساڵانی؟ لە چاو ساڵەکانی تر باشتر بوو تقریبا. بەڵێ. ئەوەی کە ئەوترێت مانگی ڕەمەزان کاتێک کە خەڵک ئەچێتە ئەو مانگەوە کۆمەڵێک بڕیارە ئەیە لە مانگی ڕەمەزانی پیرۆزە. ئەیانەوێت لەو مانگە بە تاعات و ڕۆژ و ڕازیبوونی خۆی گەورە دەخۆیان بەسەر بەرن. دوای جەژن یاخود کاتێک کە جەژنێت بەردەوامی ئەم بڕیارانە پێویستە؟ چۆن ینی هەدەف لە بوون منە بڕیار ئێن تاعاتەکانیان زیاتر بکەن. دوای ئەوە چۆن دەڵێ وەکو شتێک وە نوێگەری پێ دەڵێن لە ئەوەی مرۆڤدا لە سەردین و تاعاتەکانی کە دەمێنێتەوە بەڵام ڕۆژوەکان زۆر کەسەیە کە لە هەفتەیدا جارێک بە ڕۆژ دەوێت و جار بە ڕۆژ دەوێت وەکو تەدریبێک وایە ینی شانکردنەوەی شتێک کە تۆ دەیکەی بۆ تاعاتەکانی خۆت باشترە بێت. دەست خۆش بێت. ئێمە پرسیارمان هەیە ئەگەر بتوان وەڵامەکەی بزانن بنە خاوەنی خەڵات باشە؟ پرسیارەکەشمان ئەوەیە کیسەڵ چەند ساڵەژی؟ 80. زانیاریم لەسەری نییە بەڵام پێما بێت تەمەنێکی درێژی ئەخدی ئێمە ژمارەمانەوێت. ژمارە مادەم وایەوە هینێکمان بدەنێ ئێستا ئەموتی 80 تۆز ژمارەکە سەروترکەنەوە. تۆ ئاسانتریکە 300 400 250 800 تاوە لەوە زیاتر ئەسانکاریمان نییە. 150. چەند وتت؟ 400 800 250 300 300 ئەو ڕایخۆی بە هەردووکتانەوە خەڵات وەرەگرن. بە 300 کردی بە 300ەویش وەڵامی کۆتایی بەداخەوە نەداخەوە نا ئەشکەی ناکەین. دەستان خۆش بێت. مەمنونم. دووبارە جەژنتان پیرۆز بێ. سڵاو لێبێ جەژنە پیرۆز. سچاو سپاس دەکەم. مانگی ڕەمەزان بەلاوە تۆ چۆن بوو؟ خۆش بوو؟ وڵاهی ئەم ساڵ بەنسبەت منەوە چونکە داوامان کەوتووە ڕەمەزانەوە تۆزێ ناڕەحەت بە تایبەتی داوامی بەیانیانمە ئەم سپاس بۆخوا کەشوەوە هێشتاوانە گەربی نەکردووە هەنی بانگێکی باش بوو. سپاس بۆخوا. سپاس بۆخوا. هیچ بەسەراتێکی خۆشت بەسەرە هەر لە ڕەمەزانە؟ نەبەخوا شتێکی وانیە لە ڕەمەزان. بیرە نەچوو شتێکت نەخوار؟ نەوەڵا. دەی زۆر باشە. جژنانی سمارت پرسیارمان هەیە ئەگەر توانیت وەڵام بیتەوە خەڵات وەرەگرین. باشە. پرسیارەکەشمان ئەڵێ کیسەڵ چەند ساڵەژی؟ کیسەڵ پێما بێ جاوە گرفتە ئێستا ببینن خۆ مامۆسای بایۆلۆجیم لەوانێت تۆزێ گرفتمەوە دروست بێ بەڵام پێما بێ لەو گیان لەبەرانەی کە تەمەنێکی زۆرەکە بەڵام بزەبت لەوانێت نازانم تحت ئەسانکاری بۆ ئەەکەین ئەتوانین ئختارە بینە 400 300 250 800 وەڵاهی 400 250 300 800 با 400 بێ. تا وەڵامی کۆتایی نەگۆڕی؟ 400 وڵی گۆڕم بۆ 300 و بە کۆتایی بێ. بەداخەوە مامۆستاگەن. زۆر سپاس دەستیەوە. کاک بەرهەم سڵاو لێ. سڵاو لە ئێوەش بێ بەخێر بێن. زۆر سپاس دەکەم. جژنی ڕەمەزانە پیرۆز بێ لە جەژنێت. لە ئێوەش پیرۆز بێ دووبارە بەخێر بێن. زۆر سپاس دەکەم. مانگی ڕەمەزان چۆن بوو بەلاتەوە؟ هیچ گۆڕانکارێکی هەبوو لەگەڵ مانگەکانی پێشووترا بۆ تۆ؟ الحەمدوللا مانگی ڕەمەزان خۆی خێر و بەرەکەتە. ئینشاءالله ساڵ بە ساڵ باشتری ژەبێ بۆ ئێمە موسڵمانان.
ئامین ئینشاءله هیچ بەسەرهاتێک ڕوویە لە مانگی ڕەمەزانە کە بیرە نەچێتەوە یان بیرت چوو بێشت خۆیشت خۆیتەوە نا الحەمدولیلا زۆر باش بوو این داوەتی خۆیانەوەی ئەم ڕەمەزانە بەداخەوە دەی زۆر سپاس دەکەین ئێمە لە بەرنامەی جێژانی سمارت لەگەڵتین پرسێرە ئاڕاستەکەین ئەگەر توانی وەڵامان بیت و بتە خاوەنی خەڵات لە خزمەتان فەرموو زۆر سپاس دەکەم پرسێرەکەشمان ئەوەیە باڵندە تا بەرزی چەندێک ئەتوانێت بفڕێ باڵندە تا بەرزی بە مەتریان بەچی اختیارە عینێ 2000 متر 3000 متر 4000 متر 6000 متر 2000 4000 6000 2000 4000 6000 3000 بیگۆڕە کاکە وڵای بیگۆڕم بیکەم مەچەنێ 2000 4000 با 4000 بێم جارە کەک بەرەم بەدەخەوە نەبوویتە خاوەنی خەڵات بەڵام ئێمە بۆ ئەسانکاری پرسیارەکە بۆ گۆڕین مەتەڵێکە ئەمە چییە بە هەموو زمانێک ئەدوێت بڕواکە پرسیارەکانتان زۆر قورسە یەک تۆزبیری بکەیت و یەکسەر ئەیزانی ئەمە چییە بە هەموو زمانەکان ئەدوێت زمانە بیگۆڕە بە هەموو زمان ئەخە چۆن یانی بە هەموو زمانەکان ئەدوێت شتێکە بە هەموو زمانێک ئەدوێت هەموو زمانێک ئەزانێ خواگیانە دۆڵام بەڵێ بەداخەوە زۆر سپاس بە بەشداری دووبارە جەژنە پیرۆز بێ بەخێر بێن سەر چاو زۆر سپاس هەوناسخان سەلام عەلەیکم علیکە سەلام بەخێر بن زۆر سپاس دەکەم جەژنی ڕەمەزانە پیرۆز بێ هە لە جەژن خۆشیە لە ئێوەش پیرۆز بێ و لە هەموو تاوەری تەندروستی سمارت پیرۆز بێت ئامین ئینشاءالله مانگی ڕەمەزان مانگێکی پڕخێر و بەرەکەتە و ئێوە دەوامتان هەبوو لە مانگی ڕەمەزانە و کارتان ئەکرد هیلاک نەبوون لەخوا بەزیا بێت زۆر باش ڕۆیشت سپاس بۆ خۆمانگێکی باش بوو و ڕۆژەکانیش بەخۆشی ڕۆشت الحەمدولله هیچ بەسەرهاتێکتان بەسەرا هات یاخود هیچ ڕووداوێک ڕوویدا کە لە بیرتان نەچێتەوە لە مانگی ڕەمەزانە ناوەڵای چیۆمان نەبوو لێرە زۆر نەخۆش و شت نابینین و یعنی هەر ئیشەکەین لەسەر جیازەکان ئیتر شتێکی وان نەبوو لە شانساغ بە یاڕەبی ئێمە لە بەرنامەی جێژانی سمارت لەگەڵتانین پرسیارتان ئاڕاستە ئەکەین ئەگەر توانیتان وەڵامان بنەوە ئەبنە خاوەنی خەڵات زۆر باش دەی زۆر باشە پرسیارەکەشمان ئەڵێت باڵندە تا بەرزی چەند ئەتوانێت بفڕێ اختیاری لەگەڵ نیە بۆ ئاسانکاری اختیارمان هەیە 2000 متر 3000 متر 4000 متر 6000 متر 6000 تاو دۆڵامدا تا نەگۆڕی نە دەی بەداخەوە مامورە نەبوویتە خاوەنی خەڵاس سپاس بۆ بەشداری دووبارە جەژنە پیرۆز چاوم لێوەش پیرۆز بێت خۆت زۆر سپاس خۆت لەکە کاکی دەیە سەلام عەلەیکم عليك السلام ورحمة الله بخير زۆر سپاس دەکەم جەژنی ڕەمەزانە پیرۆز بێ لە جەژنە جژنی وش مبارك بێ ولا خۆشیاون سپاس دەکەم مانگی ڕەمەزان ئیشکردن و مانگی ڕەمەزان چۆنە ئیشکردنی مانگی ڕەمەزان وڵا خۆشە خراب نییە باش هیلاک نەبوون هیلاگە بین بەس لە ڕۆژەکانی شار هیلاگە بین بەڵام خۆشە ئیشێکی خۆش یاخوا لە شانساغ بێ هیچ بەسراتێکتان بەسەر هەر لە کاتی ئیشا لە مانگی ڕەمەزانە لە مانگی ڕەمەزانە وەڵی شتێکی وا تایبەت نیە نەوەڵە زۆر باشە لە شانساغ بێ دووبارە ئێمە لە بەرنامەی جێژانەی سمارت پرسیارتان دەیەکەین ئەگەر توانیتان وەڵاممان بنە و بنە خاوەنی خەڵات ئیشەڵڵا ئینشاءالله پرسیارەکەمان مەتەڵە ئەڵێت ئەمە چییە بە هەموو زمانێک ئەدوێت بە هەموو زمانێک ئەدوێ نازانم بە هەموو زمانێک ئەدوێ وەڵامێکمان پێ بڵێ بەخوا نازانم زۆر سپاس بۆ بەشداری دووبارە جەژنە پیرۆز بێ خێر بێن سەر زۆر سپاس دەکەم سڵاتان لەبێت جەژنتان پیرۆز لێوەش پیرۆز بێت لە هەموو گەلی کورد و موسڵمانان پیرۆز بێت ئینشاءالله زۆر سپاس دەکەم مانگی ڕەمەزان خۆش و بەلاتانەوە خۆش ڕۆژ بۆتان الحەمدولillah زۆر باش ڕۆشت
خوا بەزەبێ لێتان تێک نەچووشتان نەخوات چۆکوچین وەکۆی کە بیری چێتەوە بەس ناڵمان نەخۆش کەوت خۆی شفا بێ ئینشاءالله هیچ بەسەراتێکی خۆشتان هەیە لە ڕەمەزانە ئەم ڕەمەزانە ڕەمەزانی پار و پێرە وەڵا بەسراتمان هەیە بەتەکیدی کچەکەم ئەم ساڵەکەم ساڵی بە ڕۆژە بێت دا هەموو ڕۆژێ لەسەر کاتی بانگانە دەنجی خۆماگە بەدەستێەوە چاوەڕێکە کە بانگ فەرمێت ئیتر ڕۆژێ بانگی نەفەرموو گومانی نەمکارەبانە بوو وتی بابە بۆ ئەمڕۆ درەنگ ینی خۆر ئاوا بێت بابێژان خۆر ئاوا بۆ بەڵامەوە گومان بانگەکە نەبووە ئەتوانی بشکێنیت ئەنیشکانی دێەوە باڵێ دێخوا قوبوڵیکە ئینشاءالله داوەکو بانگ جۆم لە بانگ نەبێت دێخوا قوبوڵیکە ئینشاءالله ئێمە لە بەرنامەی جێژنانەی سمارت پرسیارتان لێگەین ئێوە ئەگەر توانیتان وەڵامان بنەوە بنە خاوەنی خەڵات پرسیارەکەشمانەوەیە کی ساڵ تا تەمەنی چەند ساڵی ئەتوانێ بژی تا 300 ساڵی ژەژی 300 ساڵ بەڵێ زیاتریش ڕۆکی سەڵی زیاتریش یاوە ئێمە توانی اختیارێ بینێ ئەسانکاریت بۆ بکەین بەڵێ 300 ساڵ 400 ساڵ 250 800 400 ساڵا بژێنم زانی چێ قەینە بیگۆڕە میگۆڕم با 300 بێ بەداخەوە دووبارە جەژن پیرۆز بێ زۆر سواز بۆ بەشداری سپاس بێ مەمنونە سڵاتان لەبێت حاڵە خۆشت جەژنی ڕەمەزان تەبریک هەمولا پیرۆز بێت زۆر سپاس دەکەم مانێکی خۆشەویست مەمنونم ڕەمەزان خۆش ڕۆیشت بۆتان سپاس بۆخوا خوا بەزە بێ زۆر سپاس هیچ بەسەراتێکی خۆشتان هەیە لە ڕەمەزانە ئەوە خۆش نەوەڵی من ناخۆش بدایکم نەخۆش بوو تر بما بۆ خستخانە و بێت تاقەت بوو ناخۆشەکە ئەوەیە خۆشی سپاس بۆخوا هەمین ڕەمەزان هەر خۆشە سپاس بۆ خۆخوای گەورە شفای بە ئینشاءالله لە بەرنامەی جەژنانەی سمارت ئێمە پرسیارەکەین ئێوە ئەگەر توانیتان وەڵام بنەوە بنە خاوەنی خەڵات خزمەتانە زۆر سپاس دەکەم پرسیارەکەمان ئەڵێ کی ساڵ تا چەند ساڵ ئەژی نازانم اختیارمان هەیە 300 ساڵ 400 ساڵ 250 800 3 ساڵ ئەسانکاری بۆکەین بیگۆڕە 4 ساڵە بەداخەوە دووبارە جەژن پیرۆز بێ زۆر سپاس بۆ بەشداری انشاءالله ممنون سپاس ممنون زۆر شێخان سڵاوت لێ سڵاوگیان بەخێر بێ زۆر سپاس دەکەم جەژنی ڕەمەزانتان پیرۆز بێ لە جەژنە دەیوەش پیرۆز بێ عزیزم بەخێر بێ سەرچ زۆر سپاس دەکەم مانگی ڕەمەزان چۆن ڕۆیشت بۆتان الحەمدولله سپاس بەخوا زۆر باش بوو ماندوو نەبوون سپاس بەخوا لەبەرەوەی لێرە وەکو خێرە ئەمەی کە ئێمە ئەیتین بەڕاستی چونکە نەخۆشخانەیە و خزمەتی نەخۆشە و بە خێری شێزانین ئینشاءالله جێ خۆشیەگرێت لەبەرەوە هەستەکەم کەمتر هەست بە هیلاکی بکەین خوا لەشتان ساڵ بێ هیچ بەسراتێکت لە بیرە کە لە مانگی ڕەمەزانە بەسرەت هات بێ وڵی بجا بەسەر هات زۆرە ڕاستێکی بەڵام ئێستا نایەتە خەیاڵم دەی زۆر باشە ئێمە لە بەرنامەی جەژنی سمارت لەگەڵتین ئەگەر توانیت وەڵامان بیتەوە بیتە خاوەنی خەڵات زۆر باشەکیان فەرمو پرسیارەکەشمان مەتەڵێکە ئەڵێت ئەمە چییە بە هەموو زمانێک ئەدوێت بە هەموو زمانێک ئەدوێت نازانم ئێستا لە خەیاڵمانیە چ شتێکە وەڵامێکمان پێ بڵێ ئەگەر بڵێم هیچ وەڵامێکم لە خەیاڵانیە چونکە نامێ وەڵامێک بەم زۆر دوور بێ لە هێنەکەی خۆیەوە جوابەکەی خۆیەوە یەک تۆز بیری دەکەیتەوە یەتە خەیاڵ هەڵبژاردێکم نییە ینی چی لەگەڵانیە نازانم نامێ شتێک بڵێم چونکە هیچ شتێک نایەتە خەیاڵم حالیان سپاس بۆ بەشداریت دووبارە جەژنە پیرۆز لە ئێوەش پیرۆز بەگیانەکەم بەخێر بێ زۆر سپاس بینەرانی عزیز ئێمە تا ئێستش بەردەوامین لە بەرنامەی جەژنانەی سمارت وەکو ئەزانین کە یەکێک لە ئادەبە جوانەکانی جەژن بریتە لە داوای لێبوردن یاخود گردن ئازادی یاخود سەبرگرتن لەسەر کارەکانی یەکتری ئێوە ئەزانن کە خۆی گەورە بۆ گەور و عەزەمەتی خۆیەوە هەندێک جار لەسەر سیفەتەکانی ئێمە یاخود لەسەر کارە ناخۆش و ناحەز و ناشرینەکانی ئێمە لێمان ئەبورێت و
وازمان لە هەنە یاخود دەرفەتێکی ترمان پێدا ئێوەی مرۆڤ چۆن ناتوانن لە یەکتری ببورن یاخود چۆن ناتوانن ئیسلاح و چاکسازی بکەن لە نێوان خۆتاندا ئەوەتە خۆی گەورە لە قورئانی پیرۆزدا پێمانە فەرمێت إنما المؤمنون إخوة فأصلحوا بين أخويكم واتقوا الله لعلكم ترحمون لێبوردەبوون با جیهان جوانتر بێت و دنیا ئاوەدام بکەینەوە چونکەوە ئەرکی ئێمەی موسڵمانە. سڵاو نەی بەڕێت ڕێبین جەمال کاک ڕێبین جەژنی ڕەمەزانە پیرۆز بێت زۆر سپاس دەکەم مانگی ڕەمەزان چۆن بوو بۆلات یاخود چۆن بەسەرت برد مانگی پڕ خێر و بەرەکەتی ئینشەڵڵا بێتە خێر و بەرەکەت بۆ موسڵمانێ مانگی پڕ بەرەکەتە ئینشەڵڵا هیوادارم بێتە جێی خۆشی و ئاواتەکانی هەموو موسڵمانە. هیچ بەسەراتێکی خۆشە هەیە لە مانگی ڕەمەزانە؟ نەبەخوای گەورە هەمی ناخۆشی بۆ بۆچی هەمووی ناخۆشی بوو؟ ئەمیشی شیرینیەکەم هیلاکێتەیە ئەوە تا هیچی شیرینی وای لێکردم تو شێرەی کردم. ئینشەڵڵا خێری تابێ. ئێمە لە بەرنامەی جەژنانەی سمارت پرسیارێکین ئەگەر توانیت وەڵاممان بیتەوە ئەویتە خاوەنی خەڵات. زۆر سپاس. پرسیارەکەشمان ئەوەیە کیسەڵ تا چەندێک ئەتوانێ بژی؟ تا چەندێک ئەتوانە بژێ؟ یاخود چەند ساڵ ئەتوانێ بژی؟ خاسەنگاری نییە. اختیارمان هەیە 300 ساڵ، 400، 250، 800. بە 800 نەیگۆڕی؟ بەداخەوە. سپاس دەکەم. سەرێکیان سڵاو گیانەکەم سڵاو لە تۆش بێت. زۆر سپاس دەکەم جەژنی پیرۆز بێت. جژنی تۆ هەموو لایەکیش پیرۆز بێت. زۆر سپاس دەکەم بە قوربان. مانگی ڕەمەزانتان چۆن بەسەر برد؟ وەڵا سوپاس بۆخوا ئەم ڕەمەزانە بە چاوی کە لە وەرزێکا بوو یانە کاتێکا بوو دنیا زۆر گەرم نەبوو بە چاو ڕەمەزانانی پێشوە ئاسانتر بوو. ئیتر خۆی گەورە ژارمەتی یانی خوا بەزێ لەخوا بەزێ بێ ماندوو نەبوون؟ وەڵا ئەکید خۆی هەموو شتێک ماندووبوونی هەیە بەسەتا ماندووش نەبیت دەستکەوتێکی وایانی خۆی گەورە ئەکید ماندووبوونێک ئەبێ ببڕیت ئەبێ بە هەر شتێکە بتوێ بەدەستی بێنی ماندووبوونێکی پێویستە. شک و هەموو هینێکی تر ماندووبوونی خۆی هەر هەیە بەڵام لەبەرەوەی کە چاوەڕێی پاداشتێکەکەین لەلایەن خۆی گەورەوە ئەو ماندووبوونە بەلامانەوە خۆشیەکە. ئەکیدی ئینشاءالله لە مانگی ڕەمەزانی پیرۆزە هیچ گۆڕانکاریەک بۆ توی ڕوویدا یاخود هیچ بڕیارێکدا کە جیاواز بێ لە مانگەکانی پێشوو؟ وەڵاهی بێگومان هەموو شتێکە پێشتر ئەیکە تۆ لە ڕەمەزانانە کوڕێگەیەکە بۆ ئەوەی کە تۆ داوا لە خۆی گەورە بکەیت لە گوناحەکانی پێشتر خۆش بۆ هیچ کەسێکیش نییە لە دنیا ینی گوناحێکی نەکرد بێت و بێگومان منیش وەکو هەموو کەسێکی تر لە ڕەمەزانە کە ئیمانێکی تەواوم هەبووە بە یارمەتی خۆی گەورە داوام لە خۆی گەورە کردووە کە ڕێگەیەکی ڕاستتر بگرمە بەر. پێشتر کردمە ئیشەڵا دووباری نەکەمەوانێ ئینشاءالله سەرەگەن. ئێمە لە بەرنامەی جەژنانەی سمارت پرسیارە ئاڕاستاکەین تۆ ئەگەر بتوانی وەڵاممان بیت و بیتە خاوەنی خەڵات. زین. پرسیارەکەشمان مەتەڵەکە ئەڵێت ئەمە چییە بە هەموو زمانێک ئەدوێت؟ مەتەڵ بە هەموو زمانێک ئەدوێت. مەتەڵ کێشەکەی اختیارشتیشی نییە. بە هەموو زمانێک ئەدوێت. نازانم. تۆزە بیرکەرەوە؟ وەڵاهی نازانم چۆن هەیە بە خەیاڵمە لە مەتەڵا زۆر زیرەک نییە. باشە من ئەسانکارێکە بۆکەم پرسیارەکە بۆ بۆڕم. پرسیارەکە تر مەتەڵ نییە ئەڵێت گرانترین فەرووی چی ئاژەڵێکە لە جیهاندا؟ خۆ ورچی هین نییە خۆی جەمسەرەکان من نازانم وەڵامێکە لێ وەرەگرم. وەڵاهی ورچی جەمسەری ڕێوی هەیە نازانم ئەو بێت ئەوەی اختیاری نییە وێن؟ ئەسانکارێکی تریش بۆکەم اختیارە ئێمە فەرووی گورگ، پشیلە، ورچ، ڕێوی ئاوی. ڕێوی ئاوی؟ ڕێوی ئاوی نازانم. با گورگ بێت. وەڵامی کۆتایی وەرگرم. وەڵاهی ڕێوی ئاوی نازانم چییە. ڕاستیەکەی لەبەرەوە نازانم ئاینم دیوە نایاتە بەرچاوم شێوەکەی. من ئەسانکاریم بۆ کردی چۆن اختیارم یاوە پێت تۆش دەنێکم پێ بڵێ. با گورگ بێت. وەریگرم؟ وەڵی ئەویان وەرگرێت چکە ناوەم ڕێوی ئاوی نازانم ئیتر پشیلەش باوەڕ ناکەم. من گورگ وەرەگرم.
سەرێگیان زۆر سپاس دەکەم بۆ بەشداری بەدە خۆڵامەکە و هەڵەیە دووبارە جژنە پیرۆز بێ زۆر سپاس جژن تۆ لایەکیش پیرۆزێت ممنونم. سلام ڕۆبەر خان سڵاو سڵاو لەبێ بەخێر بێن سەرچاو زۆر سپاس دەکەم جژنە پیرۆز بێ لە جژنەوی شەڵ لە ئێوەش پیرۆز بێ ئینشاءڵڵا زۆر سپاس دەکەم مانگی ڕەمەزان چۆن بوو بەلاتانەوە زۆر خۆش بوو یادگارێکتان هەیە لە مانگی ڕەمەزانە ناوەڵە هیچ بەسراتێکتان بۆ ڕووی نەدا جژنی ڕەمەزان چ جیاوازێک هەیە لەگەڵ جژنەکانی ڕابردووە یاخود ئەم جژنە چ گۆڕانکارێکی بۆ تۆ هەیە هەر وەکو جژنەکانی ترە هیچ بەسراتێکی خۆشە هەیە لە جژنە نا جژنە پیرۆزی خۆت ئاڕاستێکی یەکی هەموو مسلمانان بەس تەنها دەی باشە ڕۆبەرخان دەستە خۆش بە ئێمە لە بەرنامەی جژنانی سمارت لەگەڵتین پرسیارە ئاڕاستاکەین ئەگەر تۆ بتوانی وەڵامان بیتەوە بیتە خاوەنی خەڵات ئینشاءڵڵا ئینشاءڵڵا پرسیارە کەشمان مەتەڵێکە ئەڵێت ئەمە چییە بە هەموو زمانێک ئەدوێت بە هەموو زمانەگە دوێت نازەم تۆزە بیکەرەوە توانی ئاسانکاریم بۆ بکەی دی مەتەڵا ئاسانکاریتیانە نازانم تۆزە بیرکەرەوە بە هەموو زمانێک ئەدوێت نەیزانم دەی باش ئێمە ئاسانکاری بۆکەین پرسیارەکە بۆ ئەگۆڕین پرسیارێکی ترمان ئەڵێت کیسەڵ ئەتوانێت تا چەند ساڵی بژی کیسەڵ تا چەند ساڵی بژی چەند ساڵ ئەژی ئەسانکاری تایە ئەسانکاریت ئەینێ چوارێختەر 200 250 300 400 200 250 300 400 300 تاوە نەیگۆڕی 250 وەڵامێکی کۆتاییم بەرە 250 با ئەوە بێت تاوە دڵنی با ئەوە بێت ئەوە بێت تاوە جێگیرێکم بەڵێ دەست خۆش بێ ڕووبارخان زۆر سپاس تۆ بوویتە خاوەنی براوەی جژنانەی سماڵی خۆ پیرۆزە بێ دەستان خۆش بێ زۆر سپاس زۆر سپاس بۆ تۆ شتوانی دانێک بەری دووبارە زۆر سپاس بۆ بەشداری جژنیشە پیرۆز بێ دووبارە نم لە ئێوەش پیرۆز بێ ئینشاءڵڵا زۆر سپاس زۆر سپاس سڵاو لێ بێم کاتەوە لە جاناوی شەم و کاتێکتان باش بێت زۆر سپاس دەکەم جژنی ڕەمەزانیشی پیرۆز پیرۆز بێ ئینشەڵڵا لە هەموو لایەک لە هەموو مسڵمانانی گەشت ژیان ئامین ئینشاءڵڵا جژنی ڕەمەزانت بەلاوە چۆنە جژنێکی جیاواز بوو لە چاو جژنەکانی ڕابردووە زۆر زۆریش تاوان بەڵێ زۆر خۆشحاڵم بەڕاستی من کە ئەبینم خەڵکانێکی زۆر زۆر لە چاو ساڵانی ترا بە ڕۆژوو لەم سەردەمی خراپی و علمانی و یعنی کۆمەڵی کێشە مژایل کردوی کردوتە گەنج زۆر زۆر خۆشحاڵم کە لە ئێستا گەنجێکی زۆر زۆر ڕووی کردوتە ئیسلام و بە ڕۆژوو بوون و جژنێکی زۆر زۆر خۆش و سپاس بۆ خوا لە مانگی ڕەمەزانە هیچ بەستر هاتێکت بۆ هاتە پێش یاخود هیچ ڕووداوێک ڕوویدا کە لە بیری نەچێتەوە هیچ ڕووداوێکی وا لە خیاڵم نییەنەوەڵە کوردوتنی داوەتی خۆگیانی ژنەوەی نەوەڵە چەند جارێک هەوڵم شتێکی وا ڕووەکەچی نەبوو دەی لەسەر خەریشەڵڵا ئێمە لە بەرنامەی جژنانەی سمارت پرسیارتان ئاڕاستاکەن ئێوە ئەگەر بتوانن وەڵامان بنەوە ئەبنە خاوەنی خەڵات ئینشەڵڵا پرسیارەکەمان بۆ توی بەڕێز ئەڵێ گرانترین فەرو لە جیهاندا فەروی گیاندارێکە نازانم وەڵڵاهی ئاسانکاریشتمان نییە ئەسانکارەکانمان چوار ئیختارە فەروی گورگ ورچ یاخود ڕەوی ئاوی یاخود گورت فەروی گورگ ئەو کۆتاوەڵە تاوەڵام نەیگۆڕی نەوە دیکەم بە ڕێوی ئاوی با ڕێوی ئاوی بێ بەبورە دەی وەڵامێکی کۆتاییم بەرە فەروی ڕێوی ئاوی تاڵ تاوەڵە بەڵێ دەست خۆش پیرۆزە بێت تۆیتە خاوەنی جژنانەی سمارت شڵە خێن لە دیارەکە ببینی زۆر سپاس بۆ بەشداری کردن زیاد بێ شڵە هەر بمێنن سپاس بۆ زۆر سەرکەوتەوە هێک بسم سەلام عەلەیکم
وعليكم السلام سەرچاو زۆر سپاس دەکەم جژنی ڕەمەزانتان پیرۆز بێت لە جەژنە زۆر سپاس لە ئێوەش پیرۆز بێت سپاس ممنونم زۆر سپاس دەکەم مانگی ڕەمەزان چۆم و بەلاتەوە خۆش بوو سپاس بۆ خوا یعنی بەراورد بە مانگەکانی تر باشتر بۆ مانگە خۆش هیچ گۆڕانکاریەک ڕوویدا لە ژیانتە یاخود هیچ بڕیارێکتدا کە لەم ڕەمەزانەیە جێبەجێ بکەی گۆڕانکاریەکی وەها ڕووی نەدانا شتێکی وانە بوو بەسەراتێکی خۆشتان دایە کە لە مانگی ڕەمەزاندا بەسەرتان هاتبێ ئێستا هیچم لەبیر نیێنەوەڵە زۆر باشە ئێمە لە جەژنەی سمارت لەگەڵتاین پرسیارت لە یەکن ئەگەر توانی وەڵامان بیتەوە بیتە خاوەنی خەڵات زۆر سپاس دەکەم پرسیارەکەشمان مەتەڵێکە ئەڵێت ئەمە چییە بە هەموو زمانێک ئەدوێت هەموو زمانێک ئەدوێت هیچ هاوکاری ئەو شتانێتیان نیە قەڵەمە دوا وەڵام با دو وەڵام دەست خۆش تۆ بیتە خاوەنی جەژنەی سمارت زۆر سپاس دەکەین بۆ بەشدار بوونێت مەمنونم سپاس بەخێرن سەرچاو ممنونم خاتونگە سڵاو لێ سلااو لە تۆش بەساخە زۆر سپاس دەکەم جژنی ڕەمەزانە پیرۆز بێت جژنی تۆش پیرۆز بێم ڕۆژێن لە جەژن خۆشییا بن زۆر سپاس دەکەم مانگی ڕەمەزان چۆم بەلاتانەوە وەڵام مانگێکی زۆر خۆش بوو شەڵا پڕ بەخێر و بەرەکەت بێ بۆ مولایەک ئینشاءالله مانگی ڕەمەزان ماندووکردن نەبوو بۆتان گیان ماندوو نەبوو لە مانگی ڕەمەزانە وڵا باش بوو چکە جاوەکەی فێنێک بوو باش بوو ئەی لە خوا بەرزیابێ جیاوازی ئەم جەژنە لەگەڵ جەژنانی پێشەوە بۆ ئێوە چییە وڵی هیچ فەرقێکی نییە هەروەکو جەژنایی ترا هیچ گۆڕانکارێکی نییە ناوەڵا باشە هیچ بڕیارێک هەبوو یاخود هیچ گۆڕانکارێک لە ژیانی خۆتا ڕوویە کە لە مانگی ڕەمەزانەیە جیاواز بێت لە مانگەکانی تر نانە هەروەکو جەژنەکانی ترا کێشە نییە زۆر باشە خاتونگیان ئێمە لە بەرنامەی جەژنانەی سمارت پرسیارتان ئاڕاستاکەین تۆ ئەگەر بتوانانی وەڵامی ڕازەون بڵێ ئەویت خاوەنی خەڵات بەڵێ پرسیارەکەشمان مەتەڵێکە ئەڵێت ئەمە چییە بە هەموو زمانێک ئەدوێت بە هەموو زمانێک ئەدوێت وڵی نازانم ئاسانکاریتانە نەوەڵە ساڵ نازانم وڵا ببوورە ئاسانکاری بۆکەم پرسیارەکە بۆ ئۆگۆڕم پرسیاری دومان ئەڵێت فریشتە لە چی دروست کراوە فریشتە لە چی دروست کراوە وڵی پرسیارەکانتان خۆتان نازان ئاسانکاریت بۆ بکەم سێ اختیارە ئێمە فریشتە لە قوڕ دروست کراوە یان لە ئاگر یان لە ڕووناکی لە ڕووناکی وەڵامی کۆت بەڵێ دەست خۆش بە خاتونگیان زۆر سپاس وەڵامەکە و ڕاستە دووبارە جەژنی پیرۆز بێت و بیتە خاوەنی جەژنانەی سمارت ئەتوانێت هەر بژیت دەستان خۆش بێت سلامت سپاس زۆر سپاس دەکەم جەژنی پیرۆز جەژن ئێوەش پیرۆز بێت لە تەواوی مسلمانان پیرۆز بێت تاعەتان قبول بێ ڕۆژی هەموو لایان قبول بێ ئینشاء ئامین ئامین ئەجمعین ئینشاءالله مانگی ڕەمەزان خۆش و بەلاتانەوە زۆر زۆر مانگێکی پڕخێر و بەرەکەتە خوا بەزای بێ ئینشاءالله لە مانگی ڕەمەزاندا هیچ ڕووداوێک ڕوویدا بۆ جەنابەت کە بیرن نەچێتەوە طبعا نەخۆشکەوتنی هاوسەرەکەم کە زۆر زۆر ناخۆش و زۆر تەسیری تێکردم خۆی گەورە شفای بە ئینشاء ئێستا حالێن ئێمە لە جەژنین جەژنی مانگی پیرۆزی ڕەمەزان جارێت تۆ جەژنی ڕەمەزانت بەلاوە خۆشیان جەژنی قوربان والله سپاس بۆ خۆی گەورە بە حکومیەوە کە ئێمە مسلمانین هەردوو جەژنەکە بۆ ئێمە خۆشە زۆر زۆر و هەردووکیان خۆشە هیچ فەرقێکی نییە بۆ من ئەم جەژنە هیچ جیاوازێکی هەیە بۆ ئێوە لە چاو جەژنەکانی پێشووترە لەوانەیە لە ڕووی ئەوە کە تۆزە ناخۆش بێ بۆ من تۆزە ناخۆشە بۆ من ئینشاءالله خۆی گەورە شوێ هاوسەرەکەتان بە خاتونگیان ئێمە لە بەرنامەی جەژنانەی سمارت پرسیارتان ئاڕاستاکەین ئێوە ئەگەر بتوان وەڵامان بنەوە ئەبنە خاوەنی خەڵات شەکیان سپاس زۆر سپاس دەکەم پرسیارەکەشمان ئەوەیە ئەڵێ چ فریشتەیەک بەرپرسە لە بارانبارین والله نازە یارمەتیمان نای چ فریشتەیەک بەرپرسە لە بارانبارین ئەسانکاری بووەکەم اختیارە ئێمە جبرائیل میکائیل ئیسرافیل ئیسرافیلە تەواو بیرێکی لێ کردە و وەڵامێکم بەرێ با میکائیل بێ دو وەڵام بەڵێ گیان تەواو جێگیرێکم باشە گیان دەست خۆش تاوا دەستی خۆش بێ وەڵامەکە و ڕاستەمەی گۆڕە زۆر سپاس دەکەین پیرۆز بێ و لێکین تۆ بیتە خاوەنی براوی جەژنانەی سمارت ئەتوانی هەڵیگری هەموو لای پیرۆز بێ و تاعەتی هەموو لای قبول بێ ئینشاءالله سپاس دەکەم ئامین ئینشاءالله مەمنون دەکەم لەشتان ساغ بە دەستان خۆش
خۆشەویستان من ئێستا لە بەشی شانەزانی تاوەرەکەم کە ئەتوانین بە کارمەندەکانی ئێرە بڵین سەربازەونەکانی تاوەرەکەمان ئەچینە لای تەرزەخان سڵاو لەبێ تەرزەخان سڵاو تۆژەم کاتۆ باش زۆر سپاس دەکەم جژنیش پیرۆز بێ ژن لێوەش پیرۆز بێ و لە سەرجەم گەلی کورد پیرۆز بێ زۆر سپاس دەکەم ئامین ئینشاءالله تەرزەخان لە مانگی ڕەمەزاندا ئیشکردنتان قورس بوو ئاسان بوو وڵا هەروکو کاتەکانی ترمان لێمە دایمە ئیشمان هەیە قەت بێ ئیژنین چکە بەڕاستی حەز ناکەین نەخۆشە بێ بەس بەڕاستی زەرعمان زۆر لە نەخۆشمان زۆر هەیە هیوادارین هەموو کورد و هەموو کوردستانیان ساغ و سەلامەت بن ئامین ئینشاءالله لە مانگی ڕەمەزانە ماندوو نەبوون ماندوو نابینێمە تەرزەخان ئێمە لە بەرنامەی جەژنانەی سمارت پرسیارتان ئاڕاستاکەین تۆ ئەگەر بتوانی وەڵامی ڕاست ببن بڵێ ئەبیتە خاوەنی خەڵات زۆر باش پرسیارەکەشمان مەتەڵێکە ئەڵێت ئەمە چییە بە هەموو زمانێک ئەدوێت توتی نییە نازانم وڵی توتیە هەموو زمانێک قساکە ئەدیاڵە وەڵامێکم پێ بڵێ با منی ژۆری بگرم هیچ اختیاروشتی نییە هەر توتیە تاوا توتی وەرگرم بەڵێ چکە بە زۆربەی زمانەکان قساکە شتێک دووبارەکەی تۆ ئێڵێتەوە باشە تەرزەخان زۆر سپاس دەکەم بۆ بەشداری سپاس بۆم دەرفەتی کە بە ئێمەدا بەڵام وەڵامەکە و هەڵێ دووبارە جەژنیشی پیرۆز بێت تۆش پیرۆز بێ سپاس دەکەم سەرچاو بینەرانی عزیز و خۆشەویست هەموو دەستپێکێک کۆتایی هەیە بەرنامەکەی ئێمەش لێرەدا گەیشتە پایان سوپاسی هەموو ئەو کەسانەکەین کە بەشدار بوون لەگەڵماندا لەم بەرنامەیەدا سوپاسی دەستی کارگێڕی و ستافی پشکامێرا دەکەین کە هاوکارێکی سەرەکیمان بوو لە جێبەجێکردنی بەرنامەکەماندا پیرۆزبایی لە براوەکانمانەکەین کە بوونە خاوەنی خەڵاتی بەرنامە دووبارە بە ناوی تاوەری تەندروستی سمارتەوە جەژنە پیرۆزی خۆمانتان ئاڕاستە دەکەین ومێدەوارین جەژنێکی پڕ لە خۆشی و شادی بێ بۆ هەموو لایەک تا بەرنامێکی دیکە خدا یار و یاوەری هەموو لایەک بێت وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه